أعوذ بالله من الشيطان الرجيم. بەهۆی تایبەتمەندی قەزاکە ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری بە هاوکاری مەڵبەندی گەرمیان 26 خەڵاتی بەسەر بەشدار بۆ سەرکەوتوەکانی قورئان بەهاری دڵانە لە قەزای خانەقین دابەش کرد. بەرپرسی پرۆژەکە لە پارێزگای دیالە دەڵێت لەگەڵ ڕاگەیاندنی ئاگاداریەکە ژمارەیەکی بەرچەو لە هاوڵاتیان بەدەمیانەوە هاتن و ئەمانیش لە ڕێگەی ژمارەیەک دیاری بەدەنخەوە دەیانەوێت سوپاسیان بکەن و هانیان بدەن بۆ پرۆژەکانی ئایندە. دوای ئەوەی کە وەقفی سونی خانەقین هاتن بۆ لامان و داوای ئەویان کە چەند خەڵاتێک بدرێ بە بەشداربووەکانی پارێزگای دیالە بە سوپاسەوە ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری و مەڵبەندی کۆمەڵی دادگەری مەڵبەندی گەرمیان هەڵسا بە دابینکردنی خەڵاتەکان و بە سوپاسەوە خەڵکێکی زۆر لێرە ئامادە بوون. ئەندامێکی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری خۆشحاڵی بە بەشداری 400 کەس لە پارێزگای دیالە و قەزای خانەقین نەشاردەوە دەڵێت بەردەوام لەسەر ئاستی باڵا و مەڵبەندیش گرنگی باشمان بەو سنوورە داوە. مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری لە خانەقینا دەورێکی باشی هەیە لەبەرەوە ناوچەکە ناوچەیەکی کوردیە ئیشمان زۆر بەیەکەوەیە ڕێگەی نێوان گەرمیان و بەغدادە خانەقین وەصلی بینی ئێمە و بەغدادە لەبەرەوە مەڵبەندی گەرمیان دەورێکی باشی هەیە هەروەها دەنگی کۆمەڵمان هەیە لە کەلار کە خۆشبەختانە منتیقەی خانەقین هەمووی ئەو دەنگە ئەبیسێت و ئەگاتە هەموو کوچە و کۆڵانێکی شارەکەی خۆمان شاری خانەقین. مامۆستایەکی ئاینی لە قەزاکە دەڵێت دانیشتوانی قەزای خانەقین و پارێزگای دیالە بە پرۆژە و تاقیکردنەوەی هاوشێوەی قورئان بەهاری دڵانە دڵخۆشن و هیواشی خواست کار و چالاکیەکان لە سنوورەکە فراوانتر بکرێت. خەڵکی خانەقین شاری خانەقین زۆربەی الحەمدولillah خوا بەزابێت ئەهل سونە و جەماعەن حەزەکە لەو چالاکیانە بەردەوام بوون و ئینشاءالله بەردەوام بێت چونکە ئەو خەڵکە زۆر پێخۆشحاڵ بوون چەندها مسلمانە کەوتنە ئیشە و کەوتنە قورئان خوێنستنە و حفظ ئەدعیەی قورئان کەریم داوا لە خۆیان تەعالەکەین بەرەکەت بخاتنە و ئیش و کاردان و بەردەوام پێن و پالێمان نەوڕن. لە ڕووی ئیداریەوە قەزای خانەقین سەر بە پارێزگای دیالەیە و دانیشتوانەکەی نزیکەی 200,000 کەسە. هەر سێ پێکاتە سەرەکیەکەی عێراقە کورد و عەرەب و تورکمانن خۆیان لە شارەکەدا دەبیننەوە. پەیڕەوانی هەردوو مەزهەبی سوننە و شیعەش دانیشتوانی قەزای خانەقین پێک دێنن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خانەقینی سەر بە پارێزگای دیالە.